هەواڵی خۆشتریشێ ئەو بەرپرسەی وەزارەتی دارایی بە زوومی گوت لە ڕۆژانی دابەشکردنی موچەی مانجی چوار ڕاستە و خۆ وەزارەت و فەرماگە و گەنجینەکانمان ئاگادار کردوتەوە دەست بکەن بە ئامادەکردنی لیستی موچەی مانجی پێنجی موچەخۆرانی هەرێمی کوردستان. ئەو گوتی دەمانەوێت بە زووی لیستەکە تەواو بکەین، ڕەوانەی بەغداد بکەین لە دوای 20 مانگەوە بۆ ئەوەی پێش جەژن کە بە هەموو گەرەکان ڕۆژی جەژنی قوربان شەشی مانجی داهاتووە موچەی مانجی پێنجی موچەخۆرانی هەرێمی کوردستانیش بدەن. ئەو گوتی ئێمە چاومان لەوێ هەمان سیناریۆی جەژنی ڕەمەزان بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان دووبارە ببێتەوە کە ئەویش پێدانی دوو موچە بوو لە یەک مانگدا. واتە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان کار لەوە دەکات بە زووی لیستی موچەی مانجی پێنج تەواو بکات، بە زووی بینێرێتە بەغداد، وردبینی زوو تەواو بکرێت بۆ ئەوەی وەزارەتی دارایی عێراق پێش جەژنی قوربان موچەی مانجی پێنجیش بنێرێت و فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەم مانگەدا پێش جەژن دارێکی دیکە موچەیەکی دیکەش وەربگرن کە دەکاتە دوو موچە لە ماوەی کەمتر لە 15 ڕۆژدا. واتە ئەگەر بێت و ئەمڕۆ پارە بنێردرێت بە زووی موچەی مانجی چوار دابش بکرێت، لیست ئامادە بکرێت پێش جەژنی قوربان، فەرمانبەرانی هەرێمی کوردستان موچەی مانجی پێنجی ئەم ساڵیش وەردەگرن پێش جەژن موچەی مانجی پێنجیش هاوشێوەی موچەخۆرانی عێراق دەخەنە جیرفان.